چوارشەممە سووری شۆڕش. ئێوارە و شەوی سێشەممە بەرامبەر بە 23 مانگی ڕەشەممە چوارشەممە سووری ئاخری ساڵی 1401 هەتاوی بوو. لەگەڵ تاریکبوونی هەوا گەلێک ڕێڕۆسمی گەورە و شکۆدار لە شوێنە جۆراوجۆرەکانی ئێران بەتایبەت لە ناوچە جۆراوجۆرەکانی تاران، زەنجان، مەشهەد، کوردستان و ئازەربایجان بەکردنەوەی ئاگر و تەرەقەبازی و هەڵپەڕین و دەربڕینی شادی دەستی پێکرد. لە شارە جۆراوجۆرەکان لەوانە لە شارەکانی سنە، سەقز و مەهاباد خەڵکی ناڕازی لە کاتی دەربڕینی شادیدا لەلایەن سەرکوتگەرانی ئیسلامیەوە هێرشیان کرایە سەر. خەڵکی ناڕازی بەرەنگاریان بوونەوە و بە پێو هەواڵانەی گەیشتون لانی کەم 15 کەس بریندار و چەند کەسیش دەست بەسەر کراون. چوارشەممە سووری ئەمساڵ بەراورد بە بگشت مەراسمەکانی هاوشێوەی ساڵەکانی تەمەنی حکوومەتی ئیسلامی جیاواز، سیاسیتر و پڕشۆرتر بوو. لە ڕۆژی 25 مانگی خەرماناندا بوو کە ژینا ئەمینی کچێکی لاوی خەڵکی سەقز لە تاران بە حکمی حکوومەتی و پشبەستن بە یاسای بنەڕەتی مەسەبی پیاوسالار و دژیژن لەلایەن بەڕێوەبەرانیەوە واتە گەشتی ئێرشاد کوژرا. کۆمەلگای ئێران بە ڕاپەڕینی خەڵکی ناڕازی لە گۆڕستانی ئاوایی ئایچی شاری سەقز ڕاپەڕین و شۆڕشی ژینا بە دروشمی سەرەکی و گشتگیری ژن ژیان ئازادیان دەست پێ کرد. شۆڕشێکە بەهۆی ناوەڕۆکی دموکراتیک و جەماوەری بوونی بە خێرایی نەتەنیا کوردستان و ئێران بەڵکو ناوچەیی و جیهانیش بوویەوە. لەگەڵ دەستپێکردنی شۆڕشی ژن ژیان ئازادی هەموو شتێک لە ئێران گۆڕاوە. گرنگترین بابەت پەیوەندی حکوومەت و خەڵکە کە ئاڵوگۆڕی گەورەی کۆمەڵایەتی و سیاسی بەخۆیەوە بینیوە. شۆڕش سیمای کۆمەلگای گۆڕیوە. ئەو ئاڵوگۆڕانێکە لە تایبەتمەندیەکانی هەموو شۆڕشێکی گەورەی کۆمەڵایەتیە. گشت دیاردە و فاکسە عینیەکان لە نێوخۆ و دەرەوەی ئێران دەرخەری ئەم ڕاستیان کە ئێرانی ئەمڕۆ لەگەڵ ئێرانی بەر لە شۆڕشی ئەم دوایە شیاوی بەراوردکردن نییە. ژنان کە لە ماوەی 44 ساڵی ڕابردوودا نائینسانیترین یاسا مەسەبی و پیاوسالاریەکانیان تەحەموڵ کردووە و لە بەرامبەریدا تەسلیم نەبوون، ئێستا و بە شێوەی کردداری نەک یاسایی لە داوی ئەو یاسایانە ڕزگار بوون و بە بەرەکەتی ئەم ڕادەیە لە ئازادی ژن کۆمەلگاش هەست بە ئازادی و ڕزگاری دەکات. ئەو لاوانەیە کە بەشێکی گەورەی هێزی کاری کۆمەڵن بە لەسەرکار و بێکارەوە بە شۆڕ و شەوقی لاوی و وزەیەکی بەرینەوە هاتوونەتە سەر شەقامەکان و خەریکن تۆڵەینەوەکانی پێشوو لە ئستبداد و حکوومەتی فاشیستی دەکەنەوە. بوونی ئازادی و ڕزگاربوون لە ستەم و سەرکوت لە خەون و ئاواتی دووردەست بووەتە متاڵباتی هەنووکەئی و بەردەست. ژنان، لاوان، کرێکاران، مامۆستایان، چین و توێژە بێپەشەکانی کۆمەڵ نەک ترسیان لە حکوومەت هەبێت، بەڵکو ئەوان ڕۆژ لەگەڵ ڕۆژ زیاتر ترس و وەحشەت لە دڵگی حاکماندا دەچێن و پەرەی پێدەن. کۆمەڵگای ئەمڕۆ ئێران تاویاوی ڕوودانی شۆڕشێکی بناغە هەڵتەکێنی کۆمەڵایەتی دایکردووە. لە بەرامبەر بەرەی شۆڕشدا دژی شۆڕشی ترزلێنیشت و لە شۆڕش لە حاڵی پاشەکشەی بەکردەوەدایە بە پاراستنی ڕەواڵەتی بەهێزیەوە. نوێژی هەینیەکان بێڕەونەقن. هاوار و دەنگی ناڕزایەتی خودیەکانی نظامیش بووەتە مسابقەی نێوانیان. هەڕەشە و نمایشە نظامیەکان نەک تەنیا هەستی غوروری ملی دروست ناکات، بەڵکو نەفرەتی زیاتری لە ڕژیم بە شوێنەوەیە. شۆڕش نەتەنیا لە گۆڕەپانی نێوخۆدا بەڵکو لە کێشمەکێشە ناوچەیی و نێونەتەوەیەکانیشدا کۆماری ئیسلامی وادار بە پاشەکشەی ناچاری و دەست هەڵگرتن لە دروشمە ئستراتیژیەکەی هەناردەکردنی شۆڕشی ئیسلامی کردووە. پێکهاتن لەگەڵ عەرەبستانی سەعودی پاشەکشە لە بەرامبەر ڕۆژاوادا و ئامادەیی بۆ سازان لەسەر بەرنامەی هەستەیی لە ترس و وەحشەت
لە پەرەستەندنی شۆڕشی ژن ژیان ئازادی و لە یەک هەڵوەشانی نیزامەوەیە. لە ناخی وەها بارودۆخێکدا چوارشەمە سووری ئەمساڵ ئاست و پەرەستەندنەکەی سەرتاسەری و هەواهەنگیەکەی دروشمە سیاسی و نیزام هەڵتەکێنەکەی لەگەڵ هیچ کەم لە مەراسمەکانی چوارشەمە سووری بە درێژایی تەمەنی کۆماری ئیسلامی و نیزامی پێشویش شیاوی بەراوردکردن نییە. لە ناخی وەها بارودۆخێکدا چوارشەمە سووری ئەمساڵ ئاست و پەرەستەندنەکەی سەرتاسەری و هەواهەنگیەکەی دروشمە سیاسی و نیزام هەڵتەکێنەکەی لەگەڵ هیچ کام لە مەراسمەکانی چوارشەمە سووری بە درێژایی تەمەنی کۆماری ئیسلامی و نیزامی پێشوش شیاوی بەراوردکردن نییە. لەم مەراسمانەدا سەرەڕای ئامادەیی پێشووتری حکوومەت، هۆشداری و هەڕەشەی بەردەوام بەرگرتن لە ئامادەبوونی خەڵک لەسەر شەقام و مەیدانی شارەکان، هەوڵی چەند مانگە بۆ ژاراویکردنی قوتابخانەی کچان و دروستکردنی ترس و وەحشەت لە نێو بنەماڵەکان و کۆمەڵدا، کەمکردنەوە یان بڕینی ئینتەرنێت و لە گشتیان گرنگتر ئامادەباشی سەرجەم هێزە سەرکوتگەر و قاتڵەکانی بە تایبەت هاتوچ و پێکردنیان لە نێو شارەکاندا بە مەبەستی دروستکردنی ترس و وەحشەت و هەڕەشە و سەرکوت و کوشتار، خەڵک و بە تایبەت ژنان و لاوانی شۆڕەشگێر و پڕ لە شۆڕی نەتەنیا نەترساند و نێناردنەوە بۆ ماڵ، بەڵکو ئەوانی زیاتر لە هەر کاتێکی تر هاندا بۆ کنترۆڵکردنی شەقامەکان و نیشاندانی هێز و قودرەتی شۆڕش لە بەرامبەر دژی شۆڕشدا. بەم جۆرە شدەتی توندوتیژی سەرکوتگەران و ڕووداوەکانی چوارشەمە سووری شەوی ڕابردوو نیشانیدا کە خەڵک لە حاڵی شۆڕشدا نیەتی پاشەکشەیان نییە و شۆڕش نەتەنیا کۆتایی نەهاتووە، بەڵکو خەریکی خۆڕێکخستنەوەی دەرونی و دەرەوەی خۆیەتی بۆ نەبەردێکی گەورەتر، ئاگاهانەتر و ڕێکخراوتر. پێویستەکە شور و شەوقی چوارشەمە سووری ئەمساڵ بکەینە هەڵێنانەوەی هەنگاوێکی وشیارانە و ڕێکخراو بۆ بەڕێوەبردنی ڕێڕەسمەشکۆدارەکانی نەورۆز و درێژەی شۆڕەشی ژن ژیان ئازادی و ڕێزگرتن لە یاد و بیرەوەری سەرجەم گیانبەختکردوانی ئەم شۆڕشە. چوارشەمە سووری شەوی ڕابردوو چوارشەمە سووری شۆڕش بوو. سەرکەوتوو بێت شۆڕشی ژن ژیان ئازادی.